بەڕێزان سڵاوی خواتان لێبێت. من ماوەی 5 ساڵە ئەو کامێرا فوجی فیلم ئێکس پرۆوانە بەکاردێنم. زۆربەی زەپسیاری ئەوم لێ دەکرێتن کەوا لەبەرچی تا ئێستا کە نەمگۆڕیە هەرچەندە کۆمپانیاکە چەند ڤێرژنێکی تری لە دوای ئەوە بەرهەم هینایە و هەروەکو ئێکس پرۆ 2 یاخود ئێکس پرۆ 3 لە ساڵی پارەکە بەرهەمینایە 2019 بەرهەمی هینایە یاخود XT1 XT2 XT3 هەر یەک لەوانێ تەنانەت XT4ش بەرهەم هینایە و ئەم هەر بەردەوام لە بەکارهێنانی ئێکس پرۆ 1 من لە 7 هۆکاردا بۆتانی ڕوون دەکەمەوە کەوا بەردەوامم لە بەکارهێنانی ئەو کامێرایە. ئەو 7 هۆکارە بەلای منەوە زۆر گرنگە بەڕاستی. ئێستا کە پێم خۆشە لەگەڵم بمینێت تا کۆتایی ڤیدیۆکە بۆ ئەوەی بۆتان باز بکەم هۆکارەکان چیە و ئێوەش سوودی لێ ببینن. یەکێ لە هۆکارەکان بەڕاستی ئەوەی جێی تێرامانە لە بۆ من هەرزانیە لە نرخەکەی. ئەگەر بێت و ئێستا کە بەراوردی بکەین بە جۆرەکانی تری ئەو کامێرایە ئێکس پرۆ 1 نرخەکەی زۆر هەرزانە. بۆدیەکەی دەتوانی بکڕی لە دەرەوەی وڵاتە چەند لێرە بەدەست ناکەوی ئەگەر بشکڕ هەدەوی بەدەستی دوو بیکڕی ئەگەر بیکڕی ئێستا کە بۆدیەکەی تەنها لە دەوری $300 یان هەندێک کەمتر هەندێک زیاتر دەتوانی بیکڕی کەەوەش نرخەکی زۆر زۆر گونجاوە بۆ کامێرایەکی وا پرۆفشنال لەو ئاستەدا. ئەگەر لێنزێکیش بۆ بکڕی باڵێن لێنزەکەش $450 یان $500 تر بە پێی ئەو جۆرەیە تو دەتەوێتن ئەوەندە تەکلیف دەکات یعنی هەموو دەکەوتە $600-700 و ئیتر کامێرایەکی پرۆفشناڵی زۆر زۆر چاکی فوجی دەیکڕێکە بەرهەمە نوێیەکانی لەو سعرێنیە زۆر لەوە زیاتر $1300 $1400 بگرە $1700 ئێکس پرۆ 3 بەس بەدیەکەی بە $1350 کە بەڕاستیەوەش ڕاستە گونجاوە بەڵام ڕاستە کامێرایەکە گونجاوە و زۆر چاکە بەڵام نرخەکە زۆرە بۆیە ئێکس پرۆ 1 نرخەکەی زۆر هەرزانترە. ئەویان خاڵی یەکەمەوە بەلای منەوە زۆر زۆر گرنگە. خاڵی دووەم قەبارەکە و شێوەکەیتی. بەڕاستی قەبارەکەی زۆر زۆر گچکەیە یعنی لە چاو کامێرای DSLR ئەوە هەمومان دەزانین ئەویان میرۆرلێسە کامێرا میرۆرلێسیش قەبارەیان بچووکترەوە ئەویان زۆر جوانتر و پێشچاوتر دروست کرایە. من زۆر لەگەڵی ڕاهاتووم و زۆر بەخۆشیەوە بەکاری دێنم و تام لە بەکارهێنانی ئەو کامێرایە دەکەم بەڕاستی وەکو دەیبینن زۆر تەنکە و لە ناو دەست زۆر خۆش جێی دەبتەوە و قەبارەکەشی با بڵێن بە لێنزەوە لە چاو DSLR هەر بچووکترە و جوانتریش دەردەکەوێتن و شتێکی گرنگتر لە کاتی بەکارهێنانی ئەو کامێرایەدا با بڵێن لە هەر جێیەک بوویەت و زۆر بە ئاسانی دەتوانی بەکاری بینی و بێ ئەوەی کەس هەست بکاتن ڕۆژنامە نووسێکی یاخود کەسێکی کاری ستریت لایڤ دەکەی یا هەر جۆرە شێوازێکی تری فۆتۆگرافی خەڵک تێبینی بۆ لای تو نایەت و خەڵک تێبینی لە ئیشکردنی تو ناکات و بە ئازادی دەتوانانی ئیشەکانی خۆت بکەیت. کارێکتری قەبارەی لێنزەکانی زۆر بچووکە قەبارەی لێنزەکانی وە لە چاو DSLR ئەو لێنزانی لە بۆ DSLR و یاخود لە بۆ حتا میرۆرلێسەکانی تریش وەکو سۆنی یان نیکۆنیان ئەوانە کە کانون کە دروستیان کردە لێنزەکانی قەبارەیان گەورەیە بەڵام ئیفوجی قەبارەیان بچووکە ئەویان جێی دڵخۆشیە چونکە چێش کەم دەکاتەوە لە کامێرادا یعنی تەنها بەدیەکەی نییە قەبارەکەی بچووک بیتن بەڵکو لێنزەکەشی بە هەمان شێوە قەبارەکەی بچووکە و گونجاوە لە بۆ ئیشکردن. وەکاری چوارەم فیلم سیمۆلیشنەکانە کەوا لەو کامێرایەدا هەیە. ئەو فیلم سیمۆلیشنانە هاوشێوەی ئەو تۆنانەی ئایزۆیە کاتی خۆی لە فیلمی نێگەتیڤ کۆمپانیای فوجی فیلم دروستی دەکرد هەر یەکەیان و ناوێکی هەبوو هەروەکو ئەلێرەدا ئێستاکە نیشانتانی دەدەم کەوا ئەو جۆرە ڕەنگانە و تۆنانە بەلایەنەوە زۆر گرنگە و زۆر حەز دەکەم بەکاریان بینم. بۆ نمونە پرۆڤیا ستاندارد یاخود ڤێلڤیا بە ڤایڤێت ناسراوە یاخود ئاستیا سۆفت پرۆ نێگەتیڤ های یاخود پرۆ نێگەتیڤ ستاندارد مۆنۆکرۆم یاخود مۆنۆکرۆم یەلۆ فیلتەر یاخود مۆنۆکرۆم ڕێد فیلتەر مۆنۆکرۆم گرین فیلتەر سێپیا هەر یەک لەوانە تامێک دەداتە فۆتۆ کەوا خۆشی لێ وەردەگری لە بەکارهێنانیدا.
هۆکارێکی تر کە بەلای منەوە گرنگە ئەو فۆتۆیانەی بۆ کامێرای دەگیرێت زۆر شارپە لە چاو کامێراکانی کۆمپانیەکانی تر کە بە هاو شێوەی فۆتۆیەکانی وەی نییە لەبەر ئەوەی زۆربەی کۆمپانیەکانی تر ئەنتی ئەلیاسینگ بەکاردێنن فلتەری ئەنتی ئەلیاسینگ فلتەری ئەی بە ناسراو بە فلتەری ئەو فلتەرە چی دەکات لە خۆیەوە لەسەر کامێراکەوا دانرایە هەر لەگەڵ گرتنی هەر فۆتۆیەک تۆنێکی سۆفتی دەداتێ بەڵام لەوەدا ئەو فلتەرەوە بوونی نییە لەسەر ئەو کامێرایەدا ئیتر فۆتۆکە شارەتر دەبێت و کوالەتی باشتر دەبیتن لە چاو فۆتۆی کامێراکانی تر کە ئەو فلتەرە ئیش خۆی لەسەری دەکاتن چونکە کۆمپانیا هەر نەستاوە بەدانانی فلتەری ئەنتی ئەلیاسینگ کە کاری ئەوەیە فۆتۆ سۆفت دەکات و شارپی لێی کەم دەکاتەوە. هۆکاری شەشەم بەڕێزان ڕەنج فایندەر. ڕەنج فایندەر خۆشی خۆی هەیە من زۆر دڵخۆشم کاتێک ڕەنج فایندەر بەکاردێنم لە چاو لایڤ فایندەر یاخود ڤیو فایندەر و هاوشێوەی DSLR هەر یەک لەوانش هەیە لە کامێرادا بەڵام ئەوەیان ڕەنج فایندەری تێدا هەیە. ڕەنج فایندەر جیاوازەکەی چییە؟ تۆ لە ڕێگای ئەو پەنجەرە بچووکەوە دەتوانی دیمەنەکەت ببینی بەبێ ئەوەی شاشەیەکی دیجیتالی لە پێشت لەناو ئێرە دروست ببیتن یعنی ڕاستە و خۆ ئەوەی دەیبینی ئەلێرەدا هەمان ئەو دیمەنەیە کەوا لە چاوی خۆتدا لە پێشەوەی کامێراکەدا بوونی هەیە واتە تۆ ناگەڕێەوە ناو شێوازە دیجیتالیەکەی کامێرا و دیمەنەکە ببینی یعنی لایڤ ڤیو یاخود ڤیو فایندەر هیچ لەوانە نییە هەرچەندە ئۆپشنی خۆی هەیە دەتوانی وای لە بکەی بە شێوەی دیجیتالی دیمەنەکەت ببینی یاخود لە ڕێگای DSLR-ەوە دیمەنەکەت ببینی هەر یەک لەوانش دەتوانی بەڵام من زیاتر دڵم بە ڕەنج فایندەرەکە خۆشە. ڕەنج فایندەرەکەی وەی بەڕاستی هەست دەکەی کامێرای لایکا بەکاردێنی کەوا پێشەنگە لە کامێرای ڕەنج فایندەردا ئەوەش هاوشێوەی ئەو زۆر توانیتی داهێنان بکاتن و لە کاتی بەکارهێناندا تام و چێژی خۆی هەیە. هەفتەم هۆکار و دوا هۆکار لە هۆکارەکە لەو هۆیانێکەوە من تا ئێستا کە بەردەوام لە بەکارهێنانی ئەو کامێرایە هەموو ئۆپشنەکانی هەموو کیەکانی کامێرا لەبەردەستە بەڕاستی زۆر بەخۆشی جێی کرایتەوە هەر لە قورسی شەتەری کامێراکە لەسەر پشتیتی یاخود ئەکسپۆژەرەکەی فتحەکەی لە لێنزیتی ئەوانە زۆر دڵت خۆش دەکات کە بەکاردێنی ئاژۆیەکەی هەر هەمیان تەنها تۆ پێویست ناکە سەیری کامێراکە بکەی لە کاتی بەکارهێنانیدا تەنها پەنجەر لە سەری دابنێ هەموو شەکانی خۆت جێبەجێ دەکەی زۆر بە ئاسانی ئەویان لە من زۆر گرینگە. زۆر خۆشحاڵ بووم کەوا لەگەڵم بوون تا کۆتایی ڤیدیۆکە هیوادارم سوودی بۆتان هەبوو بێتن و ئەگەر تا ئێستاکە سبسکرایبی چناڵەکەمت نەکردیە سبسکرایب چناڵەکە بکە و لایکی ڤیدیۆکە بکە بۆ ئەوەی زۆرترین کەس سوودمەند بێت و بیبینێتن ئەگەر هەر تێبینێت شتێ لە کۆمنت لە بۆمی بنووسە و تاکو ڤیدیۆیەکی تر بەخواتان دەسپێرم و خواتان لەگەڵ زۆر سپاس.